بسم الله الرحمن الرحيم. عزيزان خوشويستان، لبروجي بهاي فرمودا لفقه فرمودا كيشنو فرمودي صدو تشلو يك لخدمتنا كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمى لا يخطب الرجل على خطبة أخيه حتى يترك الخاطب قبله أو يأذن له الخاطب. نهيمان ليكا ريغريمان ليكا لويكا كسيك داخوازي كسيكي كرد آفرتيكي كرد تا ئەو تەواو نەبێ یا ئەو مۆڵەتت پێنەدا بە تۆش نەچیتە داخوازی بەسەر داخوازیەکەی ئەوەوە کە ئەمە کۆمەڵی فقی جوان لە ژیانی کۆمەڵایەتیمانە بەرجەستە ئەبێ. یەک لەوانە خاڵی یەکەم ڕەچاوی دەرونی یەکتری. کاتێ تۆ داخوازی کەسێکەکەی و کەسێکی تر دێ بەسەر تۆ ئەو داخوازیەکات دەرونی تۆ بریندارە بێ، دەرونی تۆ ناڕەحەتە بێ، بۆیە پێویستە ئێمە ئاگامان لە دەرونی یەکتری بێ. خاڵی دووهەم بەچاوی برایی بوون و بڕوانینە یەکتری. ئەو کەسەی کە تۆ هەر جۆرە کارێکی لەگەڵ دەکەیت لە ئیسلامە وەکو برا پێ دەڵێ مامەڵەی لەگەڵا بکە، بێگومان براش لە بەرامبەر براکەیە فێڵی لێ ناکە، ئازاری نادا، هەموو سیفەت و بەها جوانەکانی لەگەڵا بەرقەرارەکات. خاڵی سێهەم داخوازی و نیکاح بە ئاشکرا بکرێ، چونکە کە فەرمێت تەرک یا ئیذن کە لە فەرمودەکەیە کە فەرمووی حتى يترك أو يأذن تا وازی لێهێنێ یان مۆڵەتێدا ئەگەر تۆ نەزانی ئەگەر بە ئاشکرا و داخوازی نەکرد بێ یا ئاشکرایەک نەبێت لە لای هەندێک خەڵک بەچی ئیزنت بدا یا بەچی بیزانی ئەویش داخوازی کردو. بۆیە ئاشکراکردنی مەسلەی نیکاح کارێکی گرینگە. خاڵی چوارەم لە بەهای فەرمودە لە فقی فەرمودا گەورەی و قەدری ئافرەتە کە بەردەوام داوا کراوە، چکە ئەم خێڵبەیە ئەم داخوازیکردنە بەرامبەر بە ئافرەتە ئەکرێ کەمەش گەورەیەتی ئافرەت دەرئەخا لە فقی فەرمودەکەیە، چونکە ئەم داوای ئەکرێ ئەو داوایەکە با کەسێکی تر وازە داواکە بێنێ ئەنجا کەسێکی تر داوا بکە کەواتە بەردەوام داوا کراوە، بەردەوام لە ڕێز و حرمەت و پلە گەورەی ئافرەتدایە. ئەمە خاڵی پێنجەم و کۆتایی لە فقی فەرمودا گەورەی و گرنگی پرۆسەی زەواج. ئەم پرۆسەی زەواجە ئەمەندە گەورەیە با بە شێوەیەک نەبێ لەسەر بنەمای ئازاردانی یەکتری، لەسەر بنەمای بریندارکردنی دەرونی یەکتری، خوا نەخواستە لەسەر بنەمای سەرکێشان بۆ کێشەی کۆمەڵایەتی و ناحەزی دروستبوون لە نێوان یەکتریە، با بە دڵێکی ساف بە برایەتێکی گەورەوە بۆیە فەرمێ براکەی، بۆیە فەرمێ تا ئیزنی نەدا، بۆیە فەرمێ تاوازی لێ نەهێنێ بۆ ئەوەی کە زەواج بۆ حاڵەتێکی ژیان خۆشیە، خوا نەخواستە لەوەوە ناکۆچی، دڵعاجزی، ئازاردان، دەروون بریندارکردنی بەرامبەری لێ نەکەوێتەوە. خوای گەورە بەرەکەت بخاتە کار و کردەوەی هەموو لایەکمانەوە، ئەمەشمان لێ قبوڵ بفەرمێ بە گەورەی خۆی. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.